پشوەکانی جەژنی قوربان ڕێژەی هاتنی گەشتیارانی بۆ هەرێمی کوردستان بەرز کردەوە. دەستەی گشتی گەشتوگوزاری هەرێمیش ڕایگەیاند لە 6 مانگی ئەمساڵدا دەرکەوت کە ڕێژەی سەردانی گەشتیاران بۆ هەرێم کەمی کردووە و ئەو ڕێژەیەش بە بەراورد بە ساڵی 2013 لە 160 کەمی کردووە، بەڵام لە جەژنی ڕەمەزان و قورباندا هاتنی گەشتیاران زیادی کردووە. لەم جەژنەدا جەژنی قوربانیش بە تایبەتی لە شاری هەولێر ڕێژەی هاتنی گەشتیاران بەرز بۆتەوە لە 75-80 وتێلەکانی سنووری پارێزگای هەولێر بەکار کەوتونە. ئەمە نزبەیەکی باشە، ئەمە شێوازێکی باشە. وەرزی دووەمی ئەم ساڵ واتە 2015 چاوەڕوان دەکرێت کە ژمارەی گەشتیاران زیاتر بی لە وەرزی یەکەمی 2015. لە پارێزگای سلێمانیدا لە ماوەی 3 ڕۆژی جەژنی قورباندا نزیکەی 11,500 گەشتیار ڕوویان لە شوێنە گەشتیارەکانی پارێزگاکە کردووە. سەرۆکی کاروباری گەشتیاری بەڕێوەبەرایەتی گەشتوگوزاری سلێمانیش ڕایگەیاند ئەو ڕێژەیە لە ڕۆژانی داهاتوودا زیاتر دەبێت. تا ئەمڕۆ کە سیام ڕۆژی جەژنە نزیکەی 11,500 کەس ڕویان لە پارێزگای سلێمانی کردو کە زۆربیان لە خواری عێراق هاتوون و بەشێکی تریان لە وڵاتی ئێرانەوە هاتوون. بەڵام ئەمە تەمان بێگومان ژمارەیەکی دڵخۆشکەر نییە، بەڵام بە بەراورد بە بارودۆخەکە کە خۆوان دەزانین بارودۆخی عێراق بەگشتی خوار و ناوەڕاستی عێراق و هەتا بارودۆخی هەرێمیش لە ڕووی کەمبوچەیەوە زۆر هەندەر نییە بۆ هاتنی گەشتیاران و خەڵک زیاتر مەشغوڵی کێشە و مشکلەکانی خۆیانە. زۆربەی گەشتیارانی هەرێم لە پارێزگاکانی ناوەڕاست و خوارووی عێراقەوە بوون لە ساڵی 2007ەوە. پرۆسەی هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو دەستی پێکرد. بە جۆرێک ساڵی 2013 گەیشتە بەرزترین ئاست، بەڵام سەرهەڵدانی قەیرانی دارایی و شەڕی داعش کاریگەری کردە سەر کەرتی گەشتوگوزار و زۆربەی پرۆژەکانی ئەو کەرتە وەستان و ڕێژەی هاتنی گەشتیارانیش کەمی کرد. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.